ئێمە گوندی گورگەی شەمال لە سنووری قەزای چەند شەماڵ داواکاریمانەوێت لە سنووردا 5 کارگەی لێیە بە ئەهلی و حکمیشەوە دەمانەوێت ئەو گەنجانی کە بێکارن لەم سنوورانە تعین بکرێن لە ڕووی ژینگەوە دیەکەمان زەرمەند یەکەمە دەمانێت هیچ نەبلان یەکەم قازازمەند یەکەمیش نەبێ هەر دووەم بێ لەبەرەوەی خەڵکانی زۆر لێرە ئیش دەکەن خەڵکی سووریتایە خەڵکی عەرەبیتایە کە لێرە ئیش دەکەن کە هەمان شەهادەی ئەو بەڕێزانەمان هەیە کە لێرن تعینە ناکەن و چەندان ئالیاتی تایە مەعمەلە کە هیچین خەڵک دیەکە نییە داوای شتێکی ئەوتۆمان نەکرد کەواونە گەورە بێ حکومەت نەتوانێت بێتە دەنگ بمان جێبەجێکە لەگەڵ مەعمەلەکان هەتانە داوای شتێکی ئاساییمان کرد کە ژیان ڕۆژانەی خۆمان تعین بکرێن ئەو گەنجانی کە بئیشن دوای 3 جا کۆبوونەوە لەگەڵ یەکەی ئیداری شارەکەدا بە ئیسەیشەوە یەکەی ئیداری شارەکە هەر لەسەر خەتە بەڵام ئیشێکی ئەوتۆی نەکردێتەوە ئەمڕۆ یەکەی ئەمنی شارەکە بانگێشکردن لە بەڕێزیانە بۆ کۆدایێنان بە مەزئا و ڕێگە چارەیەک بۆ ئەم کێشە بدۆزێتەوە. ئێمە داواکاریمان چییە؟ داواکاریمان ئەوەیە لەم کارگەیە دامامەزرێن تر بۆ حرەسیاتە بۆ عەمەلایەتی بۆ ئیشە بۆ مەکانەکانە بۆ حەفارەیە بۆ شۆفڵە بۆ تەنکەر ئاوە ئیتر عەرەبی تایە وەکینەکە ئێمەیان دانەمەزران عەرەبی تایە تورکمانی تایە سووری تایە ئێرانی تایە کاکە دەور 200 نەفەر 300 نەفەرە کاکە با 50 نەفەر دەیەکە دامەزرین ئێمە زۆر ناڵین کابرا ئیسا کردێت سەر ئیش بڕوا دەری بکە ئیسا لەم هەفتەیە 10 نەفەریان دامەزران و کاکە با خەڵکی دەیەکەیان دامەزران بێ من ناڵم بڕۆ خەڵک تریش دەرکەن بەس کە خەڵکی عەرەب بۆ بێ بۆ لێریشکا کاکە ئێرانی بۆ بێ تورکمان بۆ بێ کاکە با خەڵک دەیەکە بێ خۆ من ناڵم خەڵکی مانتیقەی چەمچەمان قەیچێکەوەش با بێ بە 200 نەفەرە بە 100 نەفەری چەمچەمانی بە 50 نەفەری دەیەکە بێ کاکە وەڵا برا وەڵاممان نادەن هیچ ناڵێ ئیسش بەدەم داواکارەکانمان نان بە هیچ زۆنی